التسيس أو السياسة. بەرپرسێکی حکوومەتی هەرێم وەڵامی راپۆرتێکی وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەداتەوە و ئاشکرای دەکات کە لیژنەیەکی تایبەت پێک هێنراوە بۆ کەیسی داگیرکردنی ماڵ و موڵکی مەسیحەکانی پارێزگای دوهۆک. لە ماوەی ڕابردوودا وەزارەتی دەرەوەی ئەمریکا راپۆرتی ساڵانەی خۆی لەسەر ڕەوشی مافی مرۆڤ لە عێراق و هەرێمی کوردستان بڵاو کردەوە کە لە چەند بڕگەیەکدا ڕەخنە لە بارودۆخی مرۆیی گرتووە. لە بەرامبەریشدا بەرپرسی وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتەکان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا وەڵامی ئەو بڕگانەی ناو راپۆرتەکەی دایەوە کە تایبەتن بە هەرێمی کوردستان. بە جۆرەی راپۆرتی مافی مرۆڤی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە هەندێک ناوچەی هەرێمی کوردستان پێشێلکاری بەرامبەر بە هاوڵاتیان و ڕۆژنامەنووسان و خۆپیشاندەران کراوە. بە شێوەیەکی دیاریکراویش دەڵێت لە هەندێک ناوچە هەڕەشەی توندوتیژی بەرامبەر بە خۆپیشاندەران کراوە و هەڕەشەی تۆڵەسەدنەوەشیان لێکراوە. لەو بارەیەوە دیندار زێباری دەڵێت خۆپیشاندانەکان بە سیاسی کراون و تێیدا سوکایەتی بە هێزە ئەمنیەکان کراوە و خۆپیشاندەران توندوتیژیان بەکارهێناوە. ئەم خۆپیشاندانە بە سیاسی کراوە و خەڵکێکی زۆر بەکاریڕە و باوەگێر و شوێن و هەروەها قسەی ناشرین و جوێندان استفزازی لە ئەمنیەکان و حتا بەکاریدانی چەقۆ و ئالیاتی تریش بۆ لێدانی پۆلیس و هێزە ئەمنیەکان. هەل لە راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکادا ئاماژە بە پێشێلکاریەکان بەرامبەر بە پێکهاتەجیەکانی کوردستان کراوە بە تایبەتی مەسیحەکانی دوهۆک و دەوروبەری دوهۆک کە لەلایەن هێزیەکی دیاریکراوە زەوی و موڵکی باو بە پیرانیان لێدا گیر دەکرێت. بۆ ئەوەش بەرپرسی وەڵامدانەوەی و راپۆرتە نێودەوڵەتەکان ڕای دەگەێنێت بۆ ئەو مەبەستە لیژنەیەکی تایبەت پێک هێنرا و بە دۆدۆچوون بۆ ئەو مەبەستە دەکات. بە تایبەتی بابەتی زەویزاری کریستیانەکان لێرەدا ئێمە هەنگاوی جددیمان هاوشتووە بە یاسا بەکردا بە فعل بەلایەنی ئەمریکاییمان داوە و هەروە بە یوێنیشماندا. بەڵام ئەوی کە گرنگە باس لێ بکردەوە کە لەم ئەو کەیسانە کە ماون بە تایبەتی لە پارێزگای دهۆک ئێمە بە سەرپەرشتی جەنابی پارێزگاری دهۆک لیژنەیەکی تایبەتمان هەیە و ئەو لیژنەیە بڕیار وایە کە قۆناغی کوتایی ئەم کێشەی زەویزاری کوتایی پێبێنێت. دوایین بەشی راپۆرتەکە تشکی خستووەتە سەر چەندین پێشەلکاری بەرامبەر پێکهاتەجیەکان و ڕەوشی مرۆیی ئاوەرەکان و ڕۆژنامەنووسان و دەژیرکردنی هاوڵاتیان بەبێ گەڕانەوە بۆ دادگا و کەیسی گەندەڵی و جیراوەکانی داعش و تاوانەکانی داعش بەرامبەر بە مەسیحەکان و ئێزیدیەکان و چەندین مەلەفی دیکە. بۆ ئەوەش بەرپرسی وەڵامدانەوەی و راپۆرتە نێودەوڵەتەکان وەڵامی یەک بە یەکی ئەو راپۆرتەی دایەوە. سیروان حوسێن، کورسات نیوز، هەولێر.